ئەمشەو کۆتایی بەو کەمپینە دێت کە ماوەی سێ ڕۆژە لەلایەن ڕاگەیەندکارانی قەزای خورماتووە ڕاگەیەندراوە. دیارەوەی کە لە پشتی منەوەیە ئەو کەلوپەلانەیەکەوە ماوەی سێ ڕۆژە لەلایەن خێرخوازانەوە یاخود لەلایەن هاوڵاتیانەوە هێنراوە بۆ ئەم شوێنە لە گەڕەکی ڕزگاری کۆکراوەتەوە. دیارە ئەمشەو سەرجەمە لەناو ئۆتۆمبیلەکان ئەکرێن و سبەینێ زوو بەڕێ ئەکرێن بەرەو شاری چەمچەماڵ و دابەشەکرێنە سەر زیان لە کەوتوانی چەمچەماڵە. من بۆ زانەری زیاتر بچمە لای یەکێک لە ئەندامی ئەو تیماکەوە بەشدارە وەکو ڕاگەیاندکار لەناو ئەو کەمپینەیە دڵزار عەبدوڵڵا. کاک دڵزارەگە بێت تێرە. سڵاو لێ بێت. سڵاو لە تۆش. کەمپینەکەتان ئەمشەو کۆتایی دێت ئەو کەمپینە ئێستا چیەکەن و سبەینە کاتژمێر چەند دەرەچون و چۆنێکی دابەشکردنەکە چۆن لێت؟ بەڵێ سپاس بۆخوا تەمەنێ وەکو ڕۆژنامەنووسان بیرمان لەوە کردەوە وەکو هاوکاریەک بۆ برایانمان لە چەمچەماڵ بیرمان لەوە کردەوە کە چۆن کەمپینێک ڕابگەێنی. تەبعاً دوایەوەی کە قسەمان لەگەڵ مەلا ئاکرەم کرد کە کەسایەتیەکی ئاینی و خێرخوازە لە قەزای خورماتوو خۆشبەختانە لە ماوەی سێ ڕۆژە هاوکاریەکەمان بە شێوەیەکی زۆر گەورە فراوان بوو. بەڕاستی خۆمان تەسەوریەوەمان ناکرد ئەوە فراوان بێت. ئەگەر باس لە ژمارەکان بکەم چی کۆکراوەتەوە ئەوەی کە تا ئێستا هەیە نەوت سپاس بەخوا نزیکەی 10,000 لتر نەوت کۆکراوەتەوە. بیرمان لەوە کردەوە کاوان زۆر پێویستیان بەنەوتە بۆیە نزیکەی 10,000 لتر نەوت تەنها لە خورماتوو کۆکراوەتەوە. خەڵکی شارەکە هێناویانە هاوکات بڕێکی زۆر باش پارەک و کراوەتەوە. ئەمشەو سەعات 12 پارەکە ئەژمێریم بزان گەشتۆتە چەندێک. سپاس بخوا پارەکەش گەشتۆتە ڕێژێکی زۆر باش. لە ناویشەوە ماشەڵڵا هۆڵێکی گەورە پڕکراوە لە پێداوی سیزستانە چی فەرش چی بەتاری چی خواردن تەنانەت خواردن. جا سپاس بخوا بەیانی یەکشەمەیە نزیکەی 20 بار هەڵگر بەس لە خورماتۆوە خۆراک و پێداویستی و نەوت و پارە ئەکاتە دەستی چەمچەماڵ. ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە لەوێ بەسەر خەڵکی هەژار و خەڵکی لێقەومە و خەڵکی زیان لێکۆتووە دابەشەکرێت. ئەمەش لە پای ئەوەیە کە لە 16 ئۆکتۆبەر ئەوان هاوکارێک باش ئێمە بوون. ئێمەش لێرە توانیمان بە کەمترین ئازاریان کەم بکەینەوە کە زۆرترین بڕی پێداویستیمان بۆیان کۆکرێتەوە. دەستی ئێوەش خۆش بێت لە سەرەتاوە 1964 لەگەڵمان بنوونە. بەڕاستی هەڵوێستان لە خورماتوو جێگای ڕێزە هەموو ڕۆژنامەنووسان هەموو خەڵکی شارەکە پیاوانی ئاینی مامۆستایان هەموویان خەڵکی شارەکە بە کۆی گشتی بە ڕێژەیەکی باش لەگەڵمانمانە بوونە. دەست خۆش بێت. سوپاس کاک دڵزار. ئەم نەمەوێت زیاتر دیمەنەکان بگوازمەوە گەراوکارم هاوکار بێت. ئەمە دیمەنی ئەو کەلوپەلانیەکەوە جا هاوکات ئێوارەی ئەمڕۆ ڕامان گەیاندکەوە هاوڵاتیەکی زۆر بەشداری کردووە و خۆبەخشی کە ئەو شتومەکانی کەوا شتومەکێکی زۆرە کۆکراوەتەوە. ئێستا هەمووی بار دەکرێت نێو ئۆتۆمبیلەنە تا ئەگەر هاوکارم دیمەنەکان زیاتر من بچمەنەوە هۆڵەوە کە ماوەی سێ ڕۆژە ئەو شتومەکانە لە کەلوپەل و فەرش و پێداویستی نێوماڵ کۆکراوەتە لێرە. ئێستا وردە لەلایەنەوە وڵاتیانێکەوە خۆبەخشانە بەشداریان کردو لەناو کەمپینەکەیە معنی ڕێک دەخرێن. پێشتر بە هەڕەمەکی دانرابوو. ئێستا لەلایەنە ماوڵاتیانەوە وەکو خۆبەخش ئەمانە جیا دەکەنەوە کەلوپەلی نێوماڵ بەجیادانە کەلوپەلی شتوماک مناڵان قاب و قاچاق یاخود فەرش ئەوانە هەمووی چاک دەکرێتەوە و ئەکرێنە نەوە ئۆتۆمبیلانەوە و سبەینە یەکشەممە سەرجەمیان دەگوازێتەوە بۆ قەزای چەمچەماڵ بۆ زیان لێکەوتوو بۆ بەدەستهێنانی بۆ گەشتنی بەدەست زیان لێکەوتوانی قەزای چەمچەماڵ. هاوکات جگە لەوەی کەوا هاوڵاتیانی کورد بەشداریان لەم کەمپینە کردو هاوڵاتێکی زۆری کورد و تورکمان و عەرەب بەشداریان لەمە کردو. ئێوارەی ئەمڕۆ هاوکاریکی زۆر نەگەیانە ئەم کەمپینە و ئەم شەویش کاتژمێر 12 کۆتایی پێتێ و سبەینێ بەرەبەیان ئەو ئۆتۆمبیلانە کە نزیکەی 20 ئۆتۆمبیلی بارەڵگرن دەگوازرێنەوە کشتومەکان بۆ قەزای چەمچەماڵ و دەگەنێتە دەستی زیان لێکەوتوانی ئەو شارۆچکەیە.